لەگەڵەوەی کە لە چەند پرۆگرامێکی پێشووە قسەمان زۆر لەسەر بابەتەکانی ڕێکخراو کرد و ئەو ڕێکخراوانی کە هاوکاری گەنجەکان بۆ بەرەو پێشچوون و گەشە پێدانی توانەکانیان بۆی لە جیهانی کار و لە بازاری کارا شوێنیان بێتەوە. بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕوودا ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێ، هیوای کاتێکی باشتان بۆ خوازم. ئەمەوێ لە زنجیرەی ئەم ڕووکایە لەگەڵتانە بم لەگەڵ بەڕێز کاکسیاکۆ کە بەڕێوەبەری پرۆگرامەکانی ئارێکسە بە خێراتن یەکەن و کاکسیاکۆ بەخێربێ. زۆر سپاس. سەلامت بێ کاکسیاکۆ. ئەمێ پێم بڵێ ئێمە ڕێکخراوی ئارێکسمانی و مودەتێکی زۆرە لە هەرێمی کوردستانە کارەکات. ڕێکخراوی ئارێکس چییە و وەچی پێشکەشەکە؟ نایخوای گەورە میێرەبان، سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ڕێکخراوی ئایرێکس ڕێکخراوەکی نێودەوڵەتی قازانجنەویستە کە لە بواری پەروەردە خوێندنی باڵا لە کوردستان و لە عێراق کار دەکات و لە چەندین وڵاتی ئۆفیسی هەیە. لە کوردستان و لە عێراق پرۆگرامەکانمان زیاتر لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای کوردستان و عێراقا. پرۆگرامەکانمان هەمووی لەلایەن باڵیۆزخانەی ئەمریکا و قونسڵخانەی ئەمریکا لە بەغدا و لە هەولێر بە سوپاسەوە پاڵپشتی دەکرێتن و هەماهەنگێکی گرنگی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستین لە کوردستان کە هەم لەگەڵ وەزارەت هەم لەگەڵ زانکۆکانی کوردستان زیاتر زانکۆ حکوومیەکان کار دەکەین. کاکسیاکۆ پێم خۆشە طبعاً ئەمە خۆشحاڵیە بۆ ئێمە کە ڕێکخراوێکی وا هەبێ پەرە بە توانەکانی گەنجان بە لەبەروی ئێمە ئازانین گەنجان لە دوای خوێندن یاخود هەر لە کاتی خوێندنا بە شوێن دەرفەتەکانی کاراگەڕن بە شوێنەوەیان گەڕن کە ئیشێک بدۆزنەوە، بەڵام پێشەوەی ئیش بدۆزنەوە پێویستیان بەوەیە کە گەشە بە توانەکانی خۆیان بن. لەبەرەوە ڕێکخراوی ئایرێکس چی بوو ئەمە کردووە یاخود چی پێشکەش کردن بۆ ئەم بابەتە؟ تەبان پێم خۆش بوو جەنابەتەوە پرسیارەت کرد لەبەرەوەی بوونی ڕێکخراوی ئایرێکس و با بڵێن ڕێکخراوەکانی تریش کە بە سوپاسەوە لە هەرێمی کوردستانیش دەکەن لە بواری گەشە پێدانی مرۆیی. ئێمە بەو ئاراسەی دەستمان پێکرد کە لە کوردستان چالنجێک هەیە، با بڵێن ئاستەنگێک هەیە. ئاستەنگەکە ئەوەیە کە خەڵک زیاتر کار لەسەرەوە دەکاتن لە حکوومەت دادەمەزرێتن، دوایە و قەیرانانەی کە هاتن لە ڕابردوو پێویست بوو خەڵک فکر لە بەدیلێک بکاتەوە لە بازاڕی کار. ئینڤایرۆمنتە کە بەڕاستی ئەو بیئەی کە هەبوو لە کوردستان بیئەکە بۆ ئەوەی نەبوو کە تەلەبە بتوانیتن کاری خۆی بدۆزێت و ئەخۆ لە کۆمپانیا کار بکات. و هەروەها ئەو سیستەمەی کە ئێمە لە زانکۆکان هەموو سیستەمەکە زۆر مارکت ئەلاینمنت نەبوواتە لەگەڵ بازاری کار نەئەگونجا. هەروەها ئەو کللتورەی کە هەبوو پشتبەستن بە حکوومەت ئەمە وای کرد کە ڕێکخراوی ئایرێکس لە کوردستان کار لەسەرەوە بکات چۆن ئاراستەی بازاری کار لە پبلیکەوە بگۆڕێتن، لە کەرتی گشتیەوە بگۆڕێ بۆ بازاری کار لە کەرتی تایبەت لە ڕێگە کۆمەڵی پرۆگرامەوە کە دەتوانین باسییان بکەین. زۆر باشە. ئێوە هیچ داتایەکتان لە بەردەستە یاخود هیچ داتایەکتان لە بەردەستا بوو کە پێتان بڵێ بازاری کار چی ئەوێ تا ئێوە ئیش لەسەرەوە بکەن و ئەو خوێندکارانی کێنە لای ئێوە یاخود کەسێک کە بۆ ئینترنشیب یاخود بۆ جێبەجێکردنی کاتی مەشقی هاوینە یەتەلاتان بۆ نمونە پێتان بڵێ کە پێویستی بە چییە؟ خۆی بازاری کار دەتوانم بڵێم تا ئێستاش فکرەکە با بڵێن وەکو ئایدەکە نوێیە. ڕاستە ئیشی زۆر باشی لەسەر کرایە و ئەگەر تەماشی بە داتاکانی بازار بکەین و سەیری ئەو معلوماتانە بکەین کە لە بازاری کار هەیە پیشان دەدا کە خەڵک ئێستا ئاراستی بەرەو بازاری کار، بەڵام تاکو ئێستاش ینی لە تموحی ئەو پێداویستە نییە کە ئێستا ئێمە هەمانە لە ناو زانکۆکان بەلەوەی ڕێژێکی زۆر قوتابیمان هەیە خوێندکارمان هەیە لە زانکۆکان، بەڵام بازاری کار نەیتوانیە با بڵێن هەموو ئەو تەلەبانە وەربگریت لە ڕێگەی پرۆگرامەکانی ئینترنشیپ واتە ڕاهێنانی توانەکەن یاخود بڵێن بۆ دامەزراندن. طبعاً ئێمە هەر پرۆگرامێک دەکەین یەکەم جار هەڵسەنگاندن بۆ کەش و با بڵێن لە بۆ بارودۆخەکە دەکەین کە ئایا ئەو پرۆگرامە گرینگە و بۆچی گرینگە، ئایا دەکرێت بۆ شایەک پڕ بکاتەوە. بۆ ئەمە بەستە ئێمە ساڵانە با بڵێن چەند ساڵێک با بڵێن جارێک ئێمە ڕوپێوی بازاری کار ئەنجام دەدەین. بۆ نمونە ساڵی 2017 ئێمە یەکەم ڕوپێوی بازاری کارمان ئەنجامدا کە بە خۆمێکێک لەوانە بووم کە داتاکانم کۆ کردەوە لە 109 کۆمپانیای گەورە و ماوناوەند و با بڵێن بچووکیش. بازارەکە چی پێویست بوو؟ ئەمە کە ڕوپێوی بازاری کار دەکەین تەنها کار لەسەر ئەوە ناکەین کە وەکو کارامەی چی پێویستە، وەکو سکیل چی پێویستە، بەڵکو ئایا پرۆگرامەکانی خوێندن ئەو پرۆگرامانن کە بازاری کار پێویستی پێیە. چونکە بەڕاستی ئەگەر سەیری ئەزمموی زانکۆکانی دنیا بکەین کارامەیی ئەبێ لە ناو منهەجی خوێندندا هەبێت.
ناکرێت لە ڕێگەی سمینارێک و وەرکشۆپەکەت و ئامانجەکانت با بڵێن بەدەستبینی ڕاستە هاان دەردەبن باشن بەڵام ئەبێ تۆ یەکەم جار کار لەسەر با بڵێن موسسە بکەی موسسەیەک دابمەزرینی کە کارامەیەکانی تێدا بیتن واتە لە ناو پۆلەکانی خوێندنەوە تەڵەبە بتوانی بە شێوەیەکی ناهۆشیار ینی ئەنکۆنشەسلی بتوانیتن ئەو کارامەیانە بەرەو پێش بەوە و گروپ وەرکینگ و پابلیک سپیکینگ نا لە ڕێگەی وەرکشۆپێک و سیمینارێک بەڵام لە هەمان کادا ئەمانش دەکرێت سەرچاوی باش بن بۆ ئەوەی ئەو تەلەبێ زیاتر کارامەیەکانی خۆی بەرەو پێش بباتن ئێوە هەنگیتان لەگەڵ هیچ کەسێکە هەیە لە زانکۆکانە کە بۆ نمونە بگەن بە ئاسانتر بگەن بە خوێندکارەکان بەڵێ ئێمە لە ساڵی 2012 بە سێ کەریە سنتەر با بڵێن سنتەری پەرەپێدانی کار دەستمان پێ کرد لە ساڵی 2017 طبعاً وەکو پایلەت وەکو تست کردمان لە چەند زانکۆیەک لە کوردستان دەستمان پێ کرد دواتر ئەزمونونەکەمان بەرفراوان کرد بۆ 47 زانکۆ 47 کەریە سنتەر لەسەر ئاستی عراق وەکو عراق باز دەکەم وەکو کوردستانیش ئێمە لە 15 زانکۆی حکومی ئێمە سنتەری گەشەپێدانی کارمان هەیە لە ڕێگەی سنتەری گەشەپێدانی کارەوە ئێمە زیاتر دامی سنتەرەکانی گەشەپێدانی کار دەکەین ستافەکانیان ئەزمموی با بڵێن وڵاتی دەرەوە بۆ نمونە بەتایبەت ئەمریکا ئەو پرۆگرامانەی کە لەوێنە و شێوازی کارکردنیان بە شێوەی با بڵێن تیئۆتی لێرە ڕامان هێنان و بۆوان بتوانن لە زانکۆکانی خۆیان پەرەبا تواناکانی گەنجان بدەن خوێنکاران با بڵێن قوتابیان بدەن لەسەر ئاستی زانکۆ ئەمە یەکێک لەو وەسیلانەیە کە ئێمە لە ڕێگەی کەریە سنتەرەکانەوە ڕاستە و خۆ دەگەین بە تەلەبەکان بۆ ئەوەی بەرەو با ئاراستەی بازاڕی کاریان ببین و طبعاً لە ڕێگەی با بڵێن ڕوپێوی بازاڕی کار لەسەر پرۆگرامیش دەکەین پرۆگرامانەی تارگەتیان دەکەین واتە بە ئامانجیان دەکەین ئایا لەو بوارە لەو اختصاسە ئایا ئەو پرۆگرامە لەگەڵ بازاڕی کار گونجایە یاخود نا بۆ ئەمە بەستەش ئێمە جگەلەوەی کە لەسەر ئاستێکی با بڵێن دایرێکت بەنەفێشەری و تا ڕاستە خۆ لەگەڵ تەلەبە و زانکۆکان کار دەکەین بەڵکو لەسەر ئاستێکی باڵاش لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بە سوپاسەوە کە هەمانگێکی زۆر باشن تمۆحیان زۆرە لە بەرەو پێشبردننی بازاری کار و زۆر ئیشی جدیش کرا و زۆر باشش کرا و کە گۆڕانکاریەکانیش دەبینین بەڵام تمۆحەکە زیاترە بۆ ئیتوان زیاتر بەرەو پێشیان بن بۆ ئەمە بەستەش ئەندەستری ئەدڤایزەری بۆردمان دروست کردیە بۆردی ڕاوێژکاری بازاری کار ئیشی ئەم بۆردە بریتە لەوەی کە کۆمپانیاکان لە بواری جیاواز بێنین بۆ ناو با بڵێن زانکۆ ناو با بڵێن ئەو کەسانی کە با بڵێن HR-ئەکانن هیومان ڕسۆرسەکانن دەزانن کە ئایا ڕۆلی زانکۆکان لە چ ئاستێکە و پێویستە بە چ ئاستێک بڕاتن و توانین بڵێن ڕێکخراوی ئایرێکس لینکێکە لە نێوان گەیاندنی ئەو خوێندکارانی کێنە ناو پرۆگرامەکانی ئێوە یاخود کارێر سنتەرەکانەوە لەگەڵ کۆمپانیاکانە هیچ دەرچوویەکە یاخود هیچ تاسە هیچ گروپێکی بەشداربووتان هەبووە بەداتەلاان بێ بڵێ ئەمە وەکو با بڵێن وەکو سیستەم کە باز بکەین چکە ئێمە باوەڕمان وایە تاکو تۆ نەتوانی سیستەم بگۆڕی نەتوانی پرۆگرامەکانی خوێندن لەگەڵ بازار بگۆنجێنێ تو هەر ئەبێ ئیش لەسەر بکەیت تەلەبە فێر بکەیت بەڵام کە سیستەمەکە دروست کرد سیستەمەکە تەلەبەکە پێدەگەینێتن ئێمە بۆیە لەسەر دوو ئاست کار دەکەین هەم لەسەر ئاستی خوارەوە کە ڕاستەخۆ لەگەڵ سنتەری گەشەپێدانی کار و مامۆستایانی زانکۆی هەم لەسەر ئاستەی باڵا وەکو بۆ نمونە چکە هەندێک گۆڕانکاری هێک پێویستی بە پۆلیسی چێنجە ئەو قانونەکان بگۆڕیتن بڵێ یاساکان بگۆڕی بۆی ڕێگە بۆی بدە پرۆگرامەکانی خوێندن بەرەو پێش بوو ئێمە کارمانەسەوە کردووە بەڵام لەسەر پرسیاری جەنابەت ئایا ئێمە چۆن بووینە پردێک لە بینی تەلەبە و با بڵێن بازاری کار دیسان لە ڕێگەی کەری سنتەرەکان و سنتەری گەشەپێدانی کاری زانکۆکان ئێمە پرۆگرامێکمان هەیە پرۆگرامان زۆرە بەڕاستی هەمویان لە بواری بەڵام یەک پرۆگرام کە زۆر گرینگە و کۆمپانیاکانیش پێیان وایە زۆر گرینگە کارە ئینتەرنشی پرۆگرامە ئینتەرنشی پرۆگرام واتە پرۆگرامی ڕاهێنانی تواناکان کە چەندین ساڵە لە کوردستان ئێمە لەگەڵ زانکۆکان ئیشی لەسەر دەکەین داتای زۆر باشمان لە بەردەستدا هەر ئەم ساڵ 2902 قوتابی خوێنکار لە 13 زانکۆی حکومی و ناحکومی بەشدار بوون لەو پرۆگرامە نزیکەی 895 کۆمپانیا لەسەر ئاستی با بڵێن کوردستان لە هەموو محافەزەکان کە بەشدار بووینە ئەمە داتایەکی زۆر گرینگە ڕاستە بە بەراورد دەگەڵ ئەو ڕێژەی ئەو تەلەبانی کە لە زانکۆکان هەیە کەمە بەڵام ئەمە پیشانمان دەدا کە
تەلەبەش ئێستا حەزی لێ بەشدار بەشداری پرۆگرامەکە بە با من لێریا بدوەستێنم هیچ کەسێک هەبووە لەو تەلەبانە وەرگیرێتەوە لەو شوێنی کارانەیە بەتەکید کۆمپانیاکان کە ئێمە ڕوپێوی بازاری کارمان کردووە لە ساڵی 2017 و 2026 کردومانە بەڵام داتاکانمان تا کۆستا عرض نەکردووە لەبەرەوەی لە کۆنفرانسێک لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا کاری لەسەر دەکەین داتاکان پیشانمان دەدەن یەکێک لەوانە کە زۆر تەرکیز لەسەر دەکەن ئەوەیە کە قوتابی خوێنکار بتوانانی پراکتیزەی ئەو ئەلموزانش و زانیارە بکە کە لە کلاس وەری دەگری ئەمەش تەنها لە ڕێگەی با بڵێن کارکردن لە ژینگەیەکی بازاری کار واتوە لە شوێنێک ئێمە کۆمەڵێک نمونەی زۆر سەرکەوتومان هەیە کە هەر لەو دوایانە تەلەبەکانی زانکۆ بەخۆوانێک کە بەشداری پرۆگرامەکە بەخۆ ڤیددیوەیەکی تێستەمۆنیالیان دروست کردیە واتە ئەو سەکسسانە پیشان دەدەن کە بە خۆیان هەیەمێ بە خۆیان دروستیان کردووە باسیەوە دەکەن کە ئایا چۆن ئەو پرۆگرامە سوودی پێگەیاندون ئەم داکتاکانمان لە بەردەستە کە هەمووی ڕێژەی 1970 تەلەبەکان دەڵێن کە ڕاهێنانی تواناکان بووە پردێکی باش بوو بتوانین نێتوەرکینگ دروست بکاتن لەگەڵ کۆمپانیاکان بۆ نمونە کارامەیی کۆمیونیکیشن پەیوەندیکردنیان بەرەو پێشوە پرۆبلم سۆلڤینگ کریتیکال ثینکینگ ئەوانە یعنی کارامەی زۆر گرینگن کەواتە بپرسم لەوەی کە ئێوە پرۆگرامێکتان هەیە ئەم پرۆگرامە تایبەتە بە گەشەپێدانی توانەکانی خوێندکاران لە ناو زانکۆکانە ئەو پاکێجی پرۆگرامە چی لە خۆیەگرێ کە کەسە بیوێت تەقدیم کە بۆ نە خوێندکارێک طبعاً پێم وایە خوێندکارانی قۆناغی 3 و 4 توانن زیاتر تەقدیم بکەن تا قۆناغی 1 و 2 قۆناغی 3 و قۆناغی 4 کە یەنە لاتانیا خود کاتێک کە تەقدیمەکەن چ شتێک ئێوە زۆر کاری لەسەرەکەن بۆی زیاتر ڕوون بێ وەڵامی پرسیارەکەی پێشوم وەرگرم ئەمێ بزانم دوێ ئەو ریسەرچی ئێوە کردن دوێ ئەو بە دواداچوونی ئێوە کردن چ شتێکە بوو لە بازاری کارە زۆر پێویست بێ یاخود کۆمپانیاکان بیانەوێت چ توانایەک بەلایەنەوە مەبەستە طبعاً ئەو کارامەیانەی کە لە بازاری کار زۆر تەرکیزیان لەسەر دەکرێتن کە لە دوایین ڕوپێوی بازاری کار کە ئێمە کردومانە لە 4 سێکتەر لە 5 سێکتەر عفو داتاکان هەمویان پیشان دەدەن کە 3 سکیل ئەمان زۆر سکیل هەیە کە زۆر گرینگەواتە کارامەی زۆر گرینگە بەڵام 3 گرینگترینەکانیان زمان بێگومان کە دەڵێن زمان مەبەستمان تەنها زمان ئینگلیزی نییە بەڵام زمان ئینگلیزی بە دەرەجەیەک باڵێن زمانی عەرەبی زمانی تر کە بە حکمەوەی کە ئێمە ژینگەکەمان وایە کە تعاملمان لەگەڵ با بڵێن زیاتر زمانی ئینگلیزی و زمانی عەرەبیە ئەوە زمان زۆر بەڵام لە بیداتی بەرنامەکە پێشوەخت ئێمە گفتوگویەکمان کرد لەسەر کە ئەسێکێک لە زمانەکانی ترکە خەریکە لەگەڵ زمانی ئینگلیزیە هاوتا بێتەوە خەڵک خۆی فێرکە زمانی چاینیە یان خۆت سینیە ئیتر لەبەرەوەی کە ئەو زمانێ ئێستا بۆ بە زمانی بازار و کار کە خەڵگەسە زۆر بازرگانیەکەوە بۆ بە زمانێکی جیهانی بە خۆشحاڵە پێما بێت لە زانکۆی سەلاحەدینی ژەو بەشە کراوەتەوە بەڵێ بەتاکید هەر بە و مەبەستەیە کە ئێستا زمانی بڵێن سنی زمانی بزنسە خەڵکێکی زۆر بزنس دەکات و حەزی لێ بڵێن فێر زمانە بیتن و زمانی زۆر گرنگە دوو کارامەیەکی تر کە دوای زمان کۆمیونیکیشن پەیوەندیکردن زۆر گرنگە چونکە بەڕاستی ئەگەر ئێمە سەیری کۆمیونیکیشن بکەین هەر شتێک تۆ لە ژیان دەیکەی بە شێوەیەک لە شێوەکان کۆمیونیکیشنە چ بە شێوەی با بڵێن ڕاستە و خۆیە ناڕاستە و خۆیە نووسینە با بڵێن نەنڤێرباڵ کە با بڵێن بە شێوەی حتا ینی زمانی جەستا کە ئێمە بەکاردێنی هەمووی کۆمیونیکیشنە ئێستا زۆربەی ئەو کارانەی کە لە بازاری کار هەن پێویستیان بەوەیە لە سێلز یەکێک لە کار هەرێک گرینگەکان کۆمیونیکیشنێکی باشی پێویستە کە کۆمیونیکیشنێک بزابێت گفتوگویەکی باش واتە تۆ دەتوانی باشتر پەیامەکەت بگەینی ئەو دەچ بە زمانی جەستەبی با بڵێن زمانی ڕاستە و خۆبیتن هەروەها کارامەیەکی تکە زۆر گرینگە ئەوش کریتیکال ثینکینگ کە بیرکردنەوەی ڕەخنەگرانە بیرکردنەوە ڕەخنەگرانە مەبەستمانەوەی کە بۆ نمونە تۆ چۆن لە دیوی تر سەیری بابەتەکە بکەی بە شێوەیەکی با بڵێن زیاتر لۆجیکیانە بابەتەکان بخوێنەوە هەر بە شێوازێکی تەقلیدی بەجێنەگەیانی بزەبێت تۆ بۆ نمونە بتەوێت ئەو زە لە ناو کریتیکال ثینکینگ کە هەروەها سکیلی پرۆبلم سۆلڤینگ زۆر تەرکیزی لەسەر کرایە لەسەر ئەوەی کە بۆ نمونە چۆن بتوانانی کێشێک چارەسەر بکەیت بۆ کێشێک چارەسەر بکەیت ئەبێت چەندین با بڵێ بیرکردنەوەی قوڵت هەبیتن ئەمانە ینی 3 نمونەی زۆر بەسیتن کە زۆر گرینگن کاریان لەسەر بکرێتن لەسەر ئەساسی ئەو داتانێکی ئەمە لە کۆمپانیاکە بەڕاستی ئێمە تەنها لەسەر ئاستی لەسەر ئەو ئەساسە کار دەکەین کە کۆمپانیاکان پێویستیان پێ بۆی بتوانین هەم پرۆگرامەکانی خوێندن هەم کارامەکان بۆ ئەمە بەستەشتەرکی زمان لەسەر ئەوەیە کە لە
لە کۆنفرانسێکی شڵە لە داهاتوو دەکرێتن چۆن پرۆگرامەکانی خوێندن بە ئاست بە شێوازێک دیزاین بکرێنەوە ڕیفۆرمیان تێ بکرێت کە شوێنی ئەو کارامەیانیان تێدا بێتن چۆن شوێنی کارامەیەکانت دەبی لە ڕێگەی چالاکی ناوپۆل با بڵێن ئەو منهەجە یارمەتی قوتابی خوێندکار بدە کە لە ناو پۆلەکە بتوانیتن جیاوازیەکی هەبێت بەزابێتن ینی ئێستا ئەوە ئەتوانم بڵم جیاوازێکی نێوان زانکۆ ئەهلی و حکومیەکان ئەچێتە ئەو بابەتەوە ینی زانکۆ ئەهلیەکان زۆر تەرکیزیان لەسەر ئەو لایەنانەیە بەڵام زانکۆ حکومیەکان هێشتا کە نەگەیشتون بۆی کە زۆر خۆڵی کەنەوە یاخود بە دوایە بچنیان بیخەنە منهەجەکانیان و ئەمەش کێشە دروست ناکە بۆی کە زۆر کات دەڵێن خوێندکارانی زانکۆی ئەهلی ئاسانتر لە خوێندکارانی زانکۆی حکومی کاریان دەسەکەوێ بە دڵنیاییەوە ئەمە یەک لە خاڵەکانە زۆر زارە پرسیارە دەکرێتن بە دڵنیاییەوە زانکۆ ئەهلیەکان بەڵام هەموو زانکۆ ئەهلیەکان ناچکە باسی با بڵێن شوێنی ناحکومی دەکەین مەبەسمانەوە نییە کە هەمویان بە شێوازێک لە دنیا باش و باشتر و باشترینمانەیە ئەو زانکۆیانی کە باوەڕ پێکراون نامەوێ ناوی زانکۆیەک بینم لێرە بەڵام بە دڵنیاییەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار ستافی نێودەوڵەتی ستافی نێودەوڵەتی با بڵێن کاریگەری لەسەری هەیە بەتەکید کە زانکۆیەک ستافێکی نێودەوڵەتی هەبی کەواتە توانایەکی نێودەوڵەتی هەیە کەواتە با بڵێن تێگەیشتێکی نێودەوڵەتی هەیە تاکسیاکۆ لەوەیە یەک شتێکی کەش هانەیە یعنی بۆ نمونە کاتێک کە ستافێکی نێودەوڵەتیە بێ لە زانکۆکەیە ئەو کەسە با بڵێن بە ئاسانتر لە کەسێک کە لە زانکۆیەکی حکومیە بێ فێری زمانی ئینگلیزی بچکم ئیجبارە ڕۆژانە با بڵێن معاملە بە زمانەکەەوە بک بۆن لە قسە بە زمانەکە بکە ئەمە وای لێکە کە زیاتر پراکتیزی زمانەکەی بکە زیاتر بچێتە پێشەوە بەڵام لە زانکۆ حکومیەکانە پێمە بە ستافی بیانیمان ئەمە وایە ئەمە یەکێک لەوە کارەکانە بەڵام دوجار لامەرکزیەت ئەمە شۆکارێکی تکەیە بۆ نمونە زانکۆکانی ئەهلی با بڵێن سەر بەخۆی داراییان هەیە ئەمە زیاتر دەستکراون بۆی بتوانن زیاتر کارامەیی و با بڵێن زیاتر با بڵێن لە ڕووی داراییەوە کار لەسەرەوە بکەن چۆن خەڵکی زیاتر بین و زیاتر با بڵێن پرۆگرامەکانی لەگەڵ بازاری کار بگونجێنن و زیاتر دەستکراون لە بە هەموو شێوازێک بەڕاستی بەڵامانە ئەوە نیە زانکۆ حکومیەکانیش با بڵێن لە ئاستێکی خراپن نەخێر ئەگەر تەماشی داتاکان بکەین هەرکە و لەو ئەوڕۆ بەڕاستی کە پێش بێمە پرۆگرامەکە بە خۆشحاڵیەوە دامەزراوە استراتیژی نیشتیمان ئەوە چی کردیانی هەڵسەنگانێکی بۆ ڕۆلی زانکۆکان کردی لە ڕێگە خوێندکارەکانەوە کە باسی ڕاهێنانی مەدانی دەکرێت کەنتێنشی پرۆگرامە ئایا تا چەند ڕۆلی هەبووە لە بەرەو پێشمی تەڵەبەکان ڕابەتی و سەرپەرشتی کردن هەروەها تێگەیشتنی سەرچاوە کە زانیاریەکەن کار و چاڵاکی کۆمەڵاتی خولی توانە سازی داتاکان هەمووی لەسەرەوەی بەڵێ لە پازدە لە زانکۆ حکومیەکان ئەوە بزانم باسی پازدە زانکۆ کرابوو لە هەر چوار محافظەی با بڵێن هەولێر دهۆک و سلێمانی و هەڵەبجە کە کرایە داتاکان زۆر با بڵێن گرنگن کە پیشان دەدا هەمووی سەروی 670 ئەوانە تەلەبەکان نانی پێیان وایە ئەم کارامەیانە ئەم جۆرە چاڵاکانی ناو زانکۆ وای کردیە زیاتر تەلەبە بەرەو بازاری کار بکرێتەوە زیاتر بەرەو بازار ئامادە بێتن ئەمەش دیسان ڕۆلی کەری سنتەرەکانی تێدا بە دڵنیاییەوە چونکە هاتەمان بچمە پرسیارێکی کەوە لەگەڵ ئێوە ئەمێ بپرسم خوێندکار چۆن ئەتوانێت دەستی بە پرۆگرامەکانی ئێوە بگە وە چۆن بتوانێت لەگەڵ کارێر سنتەرەکانە معاملە بکە ئاسانترین ڕێگە چی ئێوە لە وێبسایتەوە لە سایتێکەوە لە پیجێکەوە ئەم شتە بڵاوەکەنەوە یاخود ئەوەیە خوێندکارە بێ بچێ بۆ کارێر سنتەرەکان یاخود چۆن ئەمە ئەتوانێت چۆن پەیوەندی بە ئێوە بکە بۆی بەشدار بێت لە پرۆگرامەکانی ئێوەیە و بە تایبەتر پرۆگرامی ئینترنشیپەکان کە ئاسانتر دەستیان پێ بگە ئێمە لە ڕێکخراوی ئایرێکس تەمان هەمیشە بەو ئاراستەیە کار دەکەین کە دوای ڕێکخراوەکە پرۆگرامەکان بەردەوام بن ئەگەر ڕێکخراوەکە بۆ نمونەوەی کە پرۆگرامەکە بەردەوام نەبی ئەمە بەڕاستی شتێکی خراپە ئێمە هەمیشە هەوڵ دەدەین پرۆگرامەکان بدەینەوە زانکۆکان بدەینەوە وەزارەت نمونەی ئینترنشی پرۆگرام با بڵێن ڕاهێنانی تواناکان پێدەدەم کە ئێستا بۆ ئەم ساڵی خوێندن 2023 پرۆگرامەکەمان داوە وەزارەت ینی وەزارەت بەڕێوەبرد بە هاوکاری ڕێکخراوی ئایرێکس نا ئایرێکس ڕاستەخۆ بەڕێوەبە لە ڕێگەی سنتەرەکانی گەشەپێدانی کار باشترین با بڵێن وەسیلە بۆ ئەوی تەلەبە بگات بە بازاری کار ئێستا سنتەرەکانی گەشەپێدانی کارە لە زانکۆکان هەموو سنتەرەکانیش بە خۆڕاییە
با بڵێن هیچ بڕەپارێک بڕەپارێک شوەر ناگرێتن بە دڵنیاییەوە تەنانەت بەڕاستی دەمەوێت لێرە سوپاسی ڕۆلی بەڕێوەبەری سنتەری گەشەپێدانی کاری زانکۆکان و هەروەها مامۆستا کۆسەریش بکەم لە وەزارەتی خوێندنی باڵا کە زۆر با بڵێن ڕۆلێکی گرنگی بینیوە لەم سەرڕای هەبوونی چەندین ئاستەنگی و با بڵێن نەبوونی ئەو سەرچاوانەی کە لە بەردەستیاندا بەڵام توانیتیان ڕێژەیەکی زۆری باش تەلەبە بەرەو ئازای بازاری کار بن بۆیە باشترین شوێن سنتەری گەشەپێدانی کاری زانکۆکانە لێو ئەتوان ڕێکخراوی ئارێکس بدۆزنەوە بەڵێ بە دڵنیاییەوە پرۆگرامیشمان هەیە دەبینین بڵێن بە گوێرەی پێویستی بازاری کار بۆ نمونە ئێستا کاریە پرێپەرێشن ئەکادیمان هەبوو بۆ نمونە بە شێوەیەکی ڤێرچوال زیاتر ڤێرچوال بوو بە شێوەی ئۆنلاین بوو کۆمەڵێک بابەتی گرنگی بازاری کار بوون وەکو کارامەی کە ئێمە وەکو زنجیرەیەک وەرکشۆپ و سمینار بۆ تەلەبەکانمان کرد بۆ ئەوی بتوانن زیاتر ئاشنابن بە بازاری کار و زیاتر توانەکانی خۆیان باش بکەن بۆ ئەوی بتوان ئاسانتر بکەن بە شوێنی کار بە ئاسانتر بە دوای کاردا بکەن هیچ بڕوانامەیەکی فەرمیشانێنێ لەگەڵا کە باوەڕ پێکراو بێ یاخود هیچ نمونەیەکی وا هیچ نمونەیەکت لایەکە بڵێ کەسێک کە بڕوانامەی ڕێکخراوەکە ئەوەی هەبێ ئاسانتر لە کەسێک کاری دۆزی بێتەوە یاخود کە کۆمەڵی ڕاهێنانی بینی و ئاسانتر کاری دۆزیوێتەوە گرنگتر لە بڕوانامەیەک توانایت تەلەبەکە بووە کە وای کردیە کە ئەمە دەبان نمونونەکانمان زۆرە بە خۆشحاڵیەوە ماگانە سنتەری گەشەپێدانی کاری زانکۆکان راپۆر دەدەن بە ئێمە باس لە هەم ئەو داتانە دەکەن کە چەند تەلەبە بەشدار بووە داتاکانە بەردەستدایە تقریبان ساڵانە 30,000 بۆ 40,000 تەلەبە لە هەر لە زانکۆکان بە عام سوودمەند دەبن لە پرۆگرامەکانی ڕێکخراوی ئایرێکس لە ڕێگەی زانکۆکانەوە زۆر باش بەڵێ بە دڵنیاییەوە پرۆگرامەکان کاریگەری زۆریان هەبووە لەسەر تەلەبەکان هەروەها ساڵی 2021-22 ئێمە لە ڕێگەی ڕێکخراوێکی تری نێودەوڵەتی هەڵسەنگاندنمان بۆ کەری سنتەرەکان کرد وەکو نمونە وەرمانگرت طبعاً بە حکمەوەی کە کۆڤیدی شەکێک لەو کاریگەریانە بوو کە بەسەر کوردستان و دنیا داهات ئێمە سیرمان کرد کە داتاکان وەکو ئیمپاکت وەکو کاریگەری سنتەری گەشەپێدانی کار لە بازاری کار داتاکان پیشان دەدەن ئەو تەلەبانی کە لە ڕێگەی کەریە سنتەرەوە با بڵێن کارامەیەکانیان وەرگرتێ و بەشدار بووینە زیاتر چانسی بازاری کاریان هەبوو زیاتر با بڵێن شوێنی کاریان بۆ خۆ دابین کردی و شوێنیان با بڵێن دۆزیتەوە بە بەراورد دەگەر ئەو تەلەبانەی کە لە سنتەرەکان بەشدار نەبووینە بۆیە بەڕاستی ئێمە بە هەموو شێوەیەک و ڕۆژانەش تەلەفۆنمان بۆ دێتن و پرۆگرامێکی تازەتان هەیە بۆ ئەم مدەتەی پێشوو یاخود بۆ ساڵی داهات و 2024 کە خوێندکاران ئاسانتر بتوانن دەستیان پێی بگە بەڵێن تێرنشی پرۆگرامێکی بەردەوامە ساڵانەش بەرەو پێش دەڕواتن هەروەها ئێستاش کە ئەمڕۆیانی ستافی 4 زانکۆی کوردستان لەسەر ئاستی کوردستان بەشکە بە شێوێکی پێشبڕکێ با بڵێن گرانتەکەیان وەرگرتووە 4 سنتەری کارسازی لە کوردستان لەو زانکۆیانە دادەمەزرێتن ستافی ئەو زانکۆیانە کۆمەڵێک وەرکشۆپ و سمینار و با بڵێن پرۆگرامی تایبەت لەگەڵ زانکۆیەکی ئەمریکی وەردەگرن پرۆگرامی ئەو زانکۆیە ئەدابت دەکەن واتە گونجاندنی بۆ دەکەن بە شێوەیەکی خۆجێی منهەج بۆ ئەم سنتەرە دروست دەکرێت سنتەرە کارسازی با بڵێن دەبیتە سنتەرێک وەکو با بڵێن جیاواز لە سنتەری گەشەپێدانی کار ئەمە دەبێتە دەرفەتێکی باش بۆ ئەوەی تەلەبەکانیش لە کارسازی تێ بگەن و بتوانن کاری خۆیان دەست ئیش لەسەر ئەوە بکرێت کە لەمە دوات چۆن دەستی کارسازی باش بکەین چۆن خەڵک کار لە ئیشی خۆی بدۆزێتەوە با بڵێن ئیشی خۆی دامەزرێتن کە تۆ ئیشی خۆ دامەزران کۆمەڵە خەڵکیت کەش استیفادە دەکاتن بۆیە ئەم سنتەرانە ئێستا وەکو پایلەت وەکو تێست لە 4 زانکۆ بەڵام لەسەر ئەزمموی ئەو سنتەرانەوە دواتر فراوانی دەکەن بۆ زانکۆکانی تریش چونکە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە ئێمە زیاتر لە ئاستێکی باڵاتر کار لەسەر بازاری کار بکەین لە ڕێگەی دەستی کار لە ڕێگەی کارسازیەوە کە ئەمە بەڕاستی ئێستا حالی حاضر ئیشی لەسەر دەکەین و هیوادارین بتوانین زیاتر بەرەو پێشی بین ئینشاءڵڵا کاکسیاکۆ لە پێش بەرنامەکە باسی بابەتێکمان کردوت ئێمە لە زانکۆ لەو زانکۆیانی کە تازە کراونەتەوە یاخود لەو زانکۆیانی کە لە شوێنە دوورە دەستەکان بۆ نمونە زانکۆی سەلاحەدین و زانکۆی سلێمانی و ئەمازای ئەمانە لە دەمێکە هەن بەڵام ئێوە ئیشتان بۆ زانکۆکانی وەکو گەرمیان یاخود زانکۆی ئاکرێک کە تازە کراوەتەوە یان زانکۆی کۆیە ئەمانە کردووە بەدڵنیاییەوە باسی پرۆگرامێکت کردوتە وازان بۆ نابیستان بوو یان بۆ نابیستان بەدڵنیاییەوە ئێمە وەکو ڕێکخراو بەبێ جیاوازی
یارمەتی هەموو زانکۆکان دەدەین بەڵام بە شێوەیەکی پێشبڕکێ بە شێوەیە کە ئێمە ساڵانە چەندین گرانتمان هەیە گرانت واتە بۆ نمونە مەبلەغێک پارە کە بۆ پرۆگرامێک دابین دەکرێت بۆ زانکۆیەک بۆ ئەوەی فکرێکی نوێ دروست بکاتن ئێمە فکرەکانیان پێ نادەین بە خۆیان بۆ نمونە ئەمە سکۆپی ئیشەکەیان پێ دەدەین کە دەمانێت لە بازاری کار کۆمەڵی گرانتمان هەیە هەر زانکۆیەک با بڵێن 4 گرانت 5 گرانت دەدەین بۆ زانکۆیان ئەوانەیە کە دەتوانن ینی با بڵێن بۆ شایەکی بازاری کار پڕ بکەنەوە کە شتێک کە زۆر گرینگە خۆشە باسی ئەو پرۆگرامی نابیستانەکەم بۆ بکەیت ئەو پرۆگرامە لە زۆر تایبەتە سەرنەمە ئەم بیستووە کە پرۆگرامێک هەبێ کارکە بۆ نابیستەکان کە ئەوانیش گیان ببێتەوە لە بازاری کارایان ئەو کەسانی خاوەن پێداویستی تایبەتن ئێمە دەستیان بگرین بە داخەوە کە زۆر کات ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بە جۆرە لە جۆرەکان کاریان دەستنەکەن لە کاتێکا زۆر زیرەکەن هەر ئەم ساڵ یەکی گلەوانی کە لە ڕێکخراوی کە عەفو لە پرۆگرامی چیڤنینە بەشدار بوو کوڕێکی گەنجە بەڵام توانایەکی باشی بوو توانی پرۆگرامێکیش بباتەوە و ئەپلیکیشنی تایبەت بەخۆشیە ئاما بۆ ئەوەی کە کار بکە ئەمە یەکێکە لەو دەرفەتانەی کە بینیویانە و توانیانە بچنە پێشەوە و زۆریش من ئەوم پێخۆشیان خۆت پێخۆش حاڵم بۆی کە فۆکسێک لەسەر ئەوانش بێت تەرکیزێکیش لەسەر ئەوان بێت کە جیان بێتەوە لە بازارەکە بۆی پێم خۆش بزانم پرۆگرامی نابیستان چی بوو بەڕاستی پرۆگرامەکە زۆر گرینگە وەکو گرنگی پرۆگرامەکە بەڵام لەوەی گرنگتر پرۆگرامەکە چۆن دروست بوو هەر لە ڕاهێنانی توانەکان دروست بوو بالضبط ینی برادێکمان ینی یەکێک لەو تەلەبانێک کە لە ئەمریکا خۆی ئەمریکیە ئینتەرنشی پرۆگرامی وەرگرت ڕاهێنانی توانەکانی وەرگرت لە نوێنەراتی حکوومەتی یاریمی کوردستان لە واشنگتن دوای ئەوەی کە پرۆگرامەکەی تەواو کرد وتی من پرۆگرامێک هەیە زۆر باشە زۆر گرینگە دەمەوێت کاری لەسەر بکەم بۆ کوردستان بە دڵنیاییشەوە زۆر گرنگ بوو ئیترەوانیش پرۆگرامەکەیان زۆر پێ باش بوو لە ڕێگەی قونسولی ئەمریکیەوە فەندەکەی وەرگیرا و ڕێکخراوی ئایرێکس سەرپەرشتی دەکا بەڵام زانکۆی ئەمریکی دهۆک بەخۆی پرۆگرامەکە بەڕێوە دەباتن ئایرێکس تەنها با بڵێن لانی جێبەجێکارە بە هەمانگی لەگەڵوان کە 6 مانگ سێرمۆنی دەکرێتن حفلەی تەخەڕوجی ئەو پرۆگرامای دەکرێتن و منهەج دادەنرێتن یامەتە پرۆگرامێک نییە تەنها چەند ترێنینگێک بکەیت بەڵکو منهەجێک دروست دەکرێت بۆ نابیستان بەڕاستی دەبینین کە نابیستان زۆر بێبەشن تاکو مەرحەلەیەک دەڕۆن دواتر ناتوان بەردەوام بن لەبەرەوەی پرۆگرامێک نییە ئیدامەی خوێندنەکە بدات من لە مانجی دا کە لە دهۆک بووین بەڕاستی کە گوێت لە چیرۆکەکانی وان دەگرت چیرۆکەکان ئەوەندە ناخۆش بوون ینی بە جگەلەوەی کە با بڵێن دەرفەتی ئیشیان نەبووە دەرفەتی خوێندنیان نەبووە ینی زۆر چیرۆکی ناخۆشیان هەبوو بەڵام ئەم پرۆگرامە هیوادارن دەرفەتێکی باش بێ بۆ ئەوەی نابیستان بتوان ئیسیفادە لە سەگوەن دیسان پرۆگرامەکە تێستە وەکو پایلەتە پرۆگرامەکە دواتر دەڕوا لە بۆ شوێنی تریش و لە شوێنی تریش جێ دەکرێتەوە پێم خۆشە بزانم وەکو ڕێکخراوی ئایرێکس بووە وەکو کاریر سنتەرەکان چه پێشنیارێکتان بۆ خوێندکاران هەیە چی یاخود چه پێشنیارێکیانێنێ کە ئامادە بن بۆ بازاری کار و چۆن لەگەڵ ئێوە هەماهەنگیان هەبێ ببێ بە کۆتایی قسەکانمان خۆیان لە چ بوارێکە هان بن بۆی بەرەو پێشەوە بچن بەڕاستی من هەمیشە باسی دەبێت بۆ استراتیژە کۆتایی پێبین باشە استراتیژی بازنە سێ بازنە سرکل ئۆف کۆنسێرن بازنە یەکەم کۆنتترۆل ئێریایە واتە ئەو شوێنێک کە لە ژێر کۆنتترۆلی خۆتدایە بەهێزکردنی کارامەوی فێربوونی زمان باش بوون ینی خۆت ئامادەکردن خۆ ئامادەکردن بۆ بازاری کار ئینفلوئنس ئێریا ئەو ناوچەی کە تۆ دەتوانی کاریگەری لە دروست بکەی بۆ خۆ شتێک دەزانی دەتوانی یارمەتی برادەرەکانت یارمەتی هاوپۆلەکانت بدەیت ئەن کۆنتترۆل ئێریا کێشەی زۆر لە ئێمە گەورەترین پێویست ناکە خۆمانی پێسەرقالکە کە بەداخەوە زۆربەی خەڵکی ئێمە کە دەی دوێنی قسە دەکاتن بە کێشە دەست پێ دەکە ئەو کێشانش کە لە کۆنتترۆلی ئێمەدانین پێویست ناکە کاتیان لێسەر بکەین بۆیە من پێیان دەڵێم کە لە ناوچەی کۆنتترۆل و لە ناوچەی کاریگەر دەتوانن لە سنتەرەکانی گەشە پێدانی کار لە ناو زانکۆکان ئێستا دنیا تەکنەلۆژیایە دەتوانن لە ڕێگەی یوتیوب لە ڕێگەی بۆ نمونە کۆمەڵێک پرۆگرامی ئۆنلاینیش دەتوانن دەستیان بگا بە هەموو شوێنێکی دنیا دەتوانن خۆیان بەرەو پێش بن و خۆیان ئامادە بکەن ئەمڕۆ باشتر لە بەیانی لەبەرەوەی ئێستا پێشبڕکەی بازاری کارە هەموو ڕۆژێک ئەبێ تۆ لە پێشبڕکەی بازاری کاردابی بۆی بتوانیت کەسێکی سەرکەوتوبی
وەکوی کە گوێمان لەبوو لە کاکسیاکۆوە کە بە خۆشحاڵی و ئەمڕۆکە ئامادە بوون لەگەڵمانە باسی جیاوازی پرۆگرامەکانیان کرد باسی ئامادەکاریان کرد کە چۆن خوێندکار ئامادەکەن بۆ جیهانی کار و هەموو ئەم پرۆگرامانە کە لە کارێر سنتەرەکانەوە کە بە CDC بەناوبانگە دەرەچێ لە CDC هەرزان کۆیەکەوە ئەگەر دەستە پێ ڕاگەیشت هەوڵ بال تۆ لەو کاتەی سوود لەو کاتە ببینە کە لە زان کۆکای بۆی بتوانین گەشە بە تواناکانە بێ بتوانانی بچیتە حاڵەتێکە و بەرەو پێشەوە ئەمە دەرفەتێکە بۆ تۆ کە سنووری پەیوەندیەکانە گەورەترکەی لە ناسینی هەر کەسێکەوە دەرفەتێکت بۆ خوڵقێ هیوادارم سوودێکتان بینی بێت و تا بەرنامەی کە خواتان لەگەڵ